میوانانی خۆشەویستی کێنێن ئەمشۆ لە بازنەی کێنێن هەرسێکمان لەسەر ئەم مێزە گفتوگۆکەین لەسەر دانووسانەکانی نێوان کۆماری ئیسلامی ئێران و وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یا با بڵێم ناونیشانی بەرنامەکەمان بە ئاوا بێ دانووسانەکانی ئێران و ئەمریکا لەژێر کاریگەری ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر. میدیاکانی جیهان زۆر بە گرنگیەوە باسی حەدەسێکی گەورە ئەکەن، ئەویش دانووسانی ئێران لەگەڵ ئەمریکایە پاشەوەی کە لە 2015 لەگەڵ گروپی پێنجایەک بە ئاکام نەگەیشت و دوجاریش ئەمریکا لەو ڕێکەوتنامەیە کشایەوە بە بیانوویە کە ئێران من نادا بۆ داواکانی پێنجایەک و گەمارە و سزای ئابووری زۆریان سەپان بەسەریا و کاریگەری زۆری سیاسی و ئابووری و دیبلۆماسی و ناوچەی لەسەر تاران بەجێهێشت. ئێستا دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر لە نێوان ئیسرائیل و حەماس و دوای ڕووداوەکانی دیسەمبەر لە نێوان سووریا بە ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەد بارودۆخی خۆرهەڵاتی ناوەڕاست ئاڵوگۆڕی گەورەی بەسەرا هاتووە و بە دوای هاتنی سەر لە نوێی ترامپ بۆ جاری دووهەم لە سەرۆکایەتی پاشەوەی کە جاری یەکەم لە ڕێکەوتناکە کشایەوە و فشاری زۆری خستە سەر ئێران لە هەشتی نیسانی ئەم ساڵدان خولی یەکەمی دانووسانەکانی نێوان واشنتۆن و تاران لە بیرنشینی عومان بە نێوبژیوانی عومانیەکان دەستی پێکرد و خۆشیان هەردوولایان وتیان دانووسانی خولی یەکەم زۆر باش بووە و ئەمڕۆژ لەسەر داوای ئەمریکەکان خولی دووهەمی دانووسانەکە گوازراوەتەوە بۆ ئیتالیا لە ڕۆما بەو پێی کە بۆ وەفد ئەمریکیەکە نزیکترە و هەم دیسان بە نێوبژیوانی میرنشینی عومانداری باڵێ بە نێوبژیوانی بە میوانداری ئەوان بارحاڵ ئەم ڕووداوێکی گرنگە لە ئاستی دنیا و بۆ خۆشم نەزەرم وایە کە لەژێر کاریگەری ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەرە ئەم دانووسانانە یان ئەم هەرچەندە بەشێک لە چاودێرانی خۆراواییش پیان وایە ئەمە دانووسان نیە، دانیشتنی دوولایەنە نیە، بەڵکو سەپاندنی مەرجە بەسەر لایانی دووهەم و پێویستە هەموو مەرجەکان جێبەجێکەوە. خودی ترامپ پیشەمەی نەشاردێتەوە. بەهەرحاڵ ئەم بەحسە گرنگە و بێگومان کاریگەری لەسەر جیهانە بێ و لە خۆڕاتی ناوەڕاست بە تایبەتتر و بێگومان کاریگەری لەسەر عێراق و ناوچەکە و هەرێمی کوردستانی ژەبێ بۆ پێی کە جێگا و نفوزی هەژمونی هەم واشنتۆنە هەم تارانە. بەهەرحاڵ ئەم شۆ هەرسێکمان قسە و باز دەکەین. من ئەنوەر حسێن بازگرم، ڕۆژنامەنووس کاگێ دکتۆر جعفەر عەلی مامۆسای زانکۆ و کاک عەلی کەریمیش سیاسەتمەدار و چاودێری سیاسی. کاک عەلی با لەوە دەست پێ بکەم مەسەلەن سەرنجی تۆ چییە لەسەرەوەی کە مەسەلەن بۆچی لە دەورەی پێشووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو دانووسانە بە ئاکام نەگەی، بەڵام دوای سەر لە نوێ هاتنەوەی ترامپ ئەم دانووسانە دەست پێیەکە. هەندێک پیان وایە کە ترامپ بەوێ کێشە سیاسی و عسکەریەکانی سەربازیەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست سفر کاتەوە کەچی لە ئەمان کاتیشە ئەڵێ ئەگەر ئەو لای حەی من داومە پێتان ئەگەر جێبەجێ ناکەن هێرشتانەکەمە سەر. واشنتۆن ئەوێ لە ڕێگای ئەم پەیامانەوە چی بگەێنێ و بە تایبەتی کە ئیسرائیل بەردەوام لەسەر خەتە لەم بابەتەوە ئێران بە مەترسی و بە هەڕەشە ئازانێ لە خۆرهەڵاتی ناوەڕاست. زۆر سپاس ساواڵان. هەروەکی بۆ خۆمان دەزانین و زۆریش تەجربە هەیە و زۆریش نمونە هەیە. حقەدەوەی لە مێژووی ئەمریکادا دوو حیزبی زلهێز دموکراتەکان و کۆماری خوازەکان لە زۆر بابەتی سیاست بە تایبەت سیاسەتی دەرەوە و بە تایبەتتریش لە بەرامبەر سیاست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەک نەبوون، قەت یەک نەبوون. ئەوە یەکە ڕاستە قسەکەت ئەویژەوەیە کە دوایەوەی کە لە 2015دا گفتوگۆیەک لە نێوانی ئێران و ئەمریکایە کراوە ناوی درا بەرجام بە فارسی. ترامپ کە هاتەوە سەرکار یەکسەر لای برد، یەکسەر هەمووی تێکدا و ئەوانە و دواتر بۆ دەوری دووەم کە هاتەوە ئەوە خەریکە دووبارە بە جۆرێک لە جۆرەکان گفتوگۆ لەگەڵ ئێران وەگڕ خاتەوە و بە تایبەت ئەم دەفعەیە فشارێکی یەکجار زۆری نەتەنیاهوو باڵی ڕاستی ئیسرائیلیشی لەگەڵە کە ئەوان وەکو دەزانین کە پێشینەیەکی پڕ لە تەسادم و پڕ لە بەریەکەوتنیان هەیە لەگەڵ ئێرانە
وبإسرائيل نفوذێکی باششی لە ئەمریکایە هەیە هەم لە ناو دموکراتەکان هەم لە ناو کۆماری خوازەکان ئەمە ناتوانینەوەی بشارینەوە کە ئەمڕۆکانە هێژمونی ئیسرائیلەکان لە ناو کۆنگرێسی ئەمریکا لە ناو جالیەی ئەمریکا لە ناو شەقامی ئەمریکایدا شتێکە کە حاشای لێ ناکرێت بەڵام بەدبەختێکی ئیسرائیل لە دەوەیدایە کە خودی سەرۆک وەزیرانەکەی خۆشەویست نییە هێندەی کاری ئەوە کردووە هێندەی کارەسات و کەتن کردووە کە خۆشەویست نییە ئەو حیسابەی کە دێ بووی بکەن بۆی ناکەن دەنا هێژمونی ئیسرائیلە هەیە و ئەوڕۆشەیە و آخر گفتوگۆکانیشدا ئیسرائیل بە ئاشکرا بە ئەمریکا و بە ترامپی کورد کە ئەوانە مماتڵە دەکەن و ئەوانە دانێ وەخت بکوژن و حقەتێکی شەیە کاگنوەر کاک جەعفەر ئێرانیەکان یەکجار ڕابردوویەکی پڕ لە تەجروبە و ئایان هەیە بۆ مماتڵەکردن و بۆ بەقینگ داخستنی مفاوزات ئێرانیەکان زیرەنگن لە مفاوزاتدا ئێرانیەکان لە مفاوزاتدا دەیبنەوە ڕەنگە دە شەڕدا نەیبنەوە بەڵام لە مفاوزاتدا دەیبنەوە ئێستا ترامپ پیشکەوتێتە سەر لایەکی کە دەڵێ دەبێت ئەوەی ئەمن دەڵێم ئەوە بێت یعنی بەسەریان دادەسەپێنێ ئێرانیەکانیش دەڵێ ئێمە زۆری قبول ناکەین بەڵام تەوافق قبول دەکەین هەردووینەکانە عەباسی عێراقچی وەزیری دەرەوەی ئەمریکایە لە ئێرانێ زۆر بە ڕاحەتی زۆر بە ئەوە پەیامەکەی داوتی ئێمە تەوافق دەکەین بەڵام زۆرملی قبول ناکەین و هەروەتر ئەگە تۆ چاو لە ڕۆژنامەکانی دوینەی ئەمریکایش بکەی کە دەڵێ ئێران بە قووەترە لەسەر مێزی مفاوزات دەڵێ عەباس عێراقچی کابرایەکی کارکوشتەی سیاسی و دیپلۆماسیە بەڵام ئەو کابرایی دیکە ناوی چێ ویکتۆفەچێ ئەو دەڵێ ئەو بیزنسمەنە و بۆیە دەڵێ مفاوزاتەکە بەلای ئێراندا دەکشێ لەباری ئەوەیەوە کە دیپلۆماتکارێکی بە قووەترە عەباس عێراقچی ئەم پێم وابێ بیبڕمەوە زۆر بە کورتی ئەویش ئەوەیە کە ئەو مفاوزاتە فقط و فقط ئەوەیە کە بە دڵی ترامپە و ترامپی جارێ پەلەی نێ هەرخۆی دوێنەکانە بە ئاشرا کوتی ئەمن هیچ پەلەیەکم نییە لە مفاوزاتدا بە گەیشتن بە خاڵێکی وازەح بەڵام ئێمە دەبێت ئێران ئەوە بزانێت کە ئێمە بە هەموو شتێک ڕازی نابین ئێمە بە ئەوە ڕازی دەبین کە ئەو بە تەواوی دەست لە مەسلەی ئەتۆمی دەست لە مەسلەی ناوەکی هەڵبگرێت و تەسلیمی تەواو بێت ئێستا بەزمێکی گەورە لە ناو خودی ئێرانێدا دروست بووە لەلایەن ئیمام جومعەکانەوە ئیمام جومعەکان فشار دێنن بۆ دەوڵەت و بۆ حکوومەت و بۆ خودی بەیتی خامنەیی کە ئەوە گرینگە لە ئێرانە ئەوی دیکە هیچی هیچ نییە نە پزیشکیان نە شوڕا نازانم مەجلیس نە مەجمەعی تەشخیصی نیزام هیچێک لەوانە مهم نییە ئەوەی کە مهمە ئەوڕەکانە بەیتی ڕەهبەری حتا وەزیری خارجەکەش دەبێت ئەوە ڕاوێژکارەکەی بۆیە ئێستا لەلایەن ئیمام جومعەکانی مەشهەد و ڕزایە و قەزوێن و تارانوانە فشارێکی یەکدار زۆر هەیە کە دەڵێ ئێمە قەرار نەبوو لەگەڵ ئەمریکا دابنیشین لەش و لەشی ئەمریکایە کەوتن حرامە لەوێ باش دکتۆر ینی بەشێک لە چاودێران دەڵێن دو ئالتەرناتیڤی واشنتۆن کاتێکە دانووسانەکان ناگاتە ئاکام شەڕە و ئەمریکاش نموزەجی زۆری هەیە لەم منطقەیە کە بەردەوام کێشەکانی بۆ چارەسەر نەکراوە پەنای بردوۆتە بەرهێزی سەربازی مەسەن لە ئەفغانستان لە عێراق پێشتر لە سۆماڵ و تەنانەت لە یوگسلافیای ڕابردووش ئێوە پێتان وایە ئەو دانووسانانە چۆنی بە ئاکامەگا ئەمریکا ئەو تەڵەبە داوایانی ئەمریکا قورسە هەڵۆشانەوەی پرۆژەی ئەتۆمی و گواستنەوەی یۆرانیۆمی پیتێنراو بە وڵاتی سێهەم و هەڵوەشانەوەی پرۆژەی موشەکە بالیستیەکان و دەسەڵگرتن لە هێزی مقاومە و میحوەری ئێران لە منطقەکەیە کۆتایی هاتن بە حوسیەکان و هەڵوەشانەوەی حەشتی شعبی وەکو خامنەی و توێتی ئەمە دانووسان ئێمە تەسلیم بوونە مەسەر وەختێک کە ئێران لەبەردەم تەسلیم بوونابێ و ئەمریکا بەردەوام هەڕەشەی هێرشی سەربازی بکە پێ دوایە ئەم دانووسانە ناتوانێت ئەم پرسە چۆن یەکلاکاتەوە زۆر سپاس کاگەنوەر سپاس بۆ ئێوە سپاس و ڕۆز بۆ بینەران و بیسەرانی کێنێن
ڕاستیەکەی لە هەموو گفتوگۆیەکدا ینی لە دوو ئەگەر زیاتر نیە دەگەی بە ئەنجامێک و ئەنجامێکی باش و کە ڕەنگە هەردوو لا پێ ڕازی بن بە نەتیجەکە بۆ خاڵانێک کە لەسەری ڕێک دەکەون یا دوجار ئەگەری دوم دێتە پێشێک کە ڕەنگە ئەگەری بەیەکدادان و درێژە پێدانی ئالۆزیەکان و پشێوی گەورەتری لێ بکەوێتەوە. ئەزمموی ترامپ لە خولی یەکەمی سەرۆکایەتیدا ئێمە ڕەنگە هەومان شاهیدی ئەوەین ئەزممویە کە زۆر جار قسەکانی بە عملی کردووە. تایبەت لە مەجای هەڕەشەکانی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست لە سنووردانان بۆ گروپە چەکدارەکان میلیشاکان لە کوشتنی قاسم سلەیمانی بەڕاستی ڕەنگە یەکێک لەو خاڵە زۆر جەوهریانە بێ کە پێمان دەڵێت ترامپ لە شوێنی خۆیدا هەندێک جار قسەکانی بەکردار دەکات ینی پراکتیزی دەکات لەسەر ئەرزی واقعدا کوشتنی قاسم سلەیمانی و ئەبوو مەهدی موهەندیس کە دوو ڕەمز و دوو سیمبول بۆ ئێران قاسم سلەیمانی سیمبولێکی ئێجگار کاریگەر و گەورە بوو ینی هەیمەنە و لێدان بوو لە هەیمەنە و کەرامەتی سیاسی و کۆمەڵایەتی دەوڵەتی ئێران سەربازی دەوڵەتی ئێران ئەبوو مەهدی موهەندیس بە هەمان شێوە بۆ میلیشاکانی حەشتی شعبی لە عێراقدا بە هەمان شێوە لێدانێکی گەورە بوو لە قودسێتی ئەو میلیشیانە و لە هەیبەتی ئەو میلیشیانە لە عێراقدا. ئەمە جۆرێک لە تەرجەمەکردنی قسەکانی ترامپ بوو بۆ سەر ئەرزی واقع لە کاتێکدا کە تۆ نایە پێشێ بۆ گفتوگۆ من هێرشی سەربازی دەکەم دەڕی هێرشی سەربازیەوە دەتوانم ئەجێندا و استراتیژی ئەمریکا بەسەر تۆدا بسەپێنم. لە ئێستادا لە دوای ئەوەی کە خۆتان ئاماژەتان پێدا دوایەوەی ئەمریکا لە خولی یەکەمی سەردەمی ترامپدا لە ڕێککەوتنامەی ئەتۆمی بڵین 5+1 لەگەڵ ئێران دەکشێتەوە. طبعا تاگلایانە سەحب دەکات لە ڕێککەوتنامەکە. ئێستا جارێکیکە لە ڕێگای ئەوەی کە پێی دەگوترێ بەکارهێنانی زۆرترین فشار لە ڕێی بەکارهێنانی زۆرترین فشارەوە دەیەوێت ئێران تا ئەندازەیە کە ڕەنگە بەخواستی زۆری ئیسرائیل نەبێگە 2000 قسە لەسەرەوە بکەین بەڵام دەیەوێت لە ڕێگای بەکارهێنانی زۆرترین فشارەوە ئێران ناچار بەخواستەکانی خۆی کا بەبێ ئەوەی پەنا بۆ جەنگ بات. چکە ڕاستیەکەی من قەناعەتم وایە ئەمریکاش لەوە تێدەگات دەزانێت ئێران ئەگە بێت و لە ڕێگای مفاوەزات و لە ڕێگای ئەوەی کە ئێران هەندێک جار ناودوکان ناوی لێ دەنێت تەسلیم بوون ئەگەر بێت و بتوانین لە ڕێگای بەکارهێنانی زۆرترین فشارەوە دوور لە بەکارهێنان و پەنابردن بۆ پرۆسی سەربازی بتوانێت خواستەکانی ئەمریکا خواستەکانی ئیسرائیل بەسەر ئێراندا بسەپێنێ دەستکەوتێکی گەورەترە بۆ ئەمریکا لەوەی کە پەنا بۆ پرۆسی سەربازی بچێتە ناو پرۆسێکی سەربازیەوە چکە چونە ناو پرۆسی سەربازی ئاسان نییە. ئێمە هەمومان دەزانین ئێران بە هەموو لاوازەکانی شەوە دەوڵەتێکی ئاسان نییە. دوای ئەمریکا بەڕاستی بۆ خۆی لە جێژاوی ڕەنگە زۆر گەورە دابێت لەگەڵ هەموو دنیادا تا ئەندازەیەکی گەورە ئەمریکا ئێستا وەکو هێزێکی تاکڕەوی دنیایی مامەڵە دەکات. لە شەڕی ئوکرانیادا ئەوەی کە ترامپ لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردندا بانگەشی بۆ دەکرد لە 48 ساعت دایمە شەڕی ئوکرانی کۆتایی پێدەین لێستادا هەز دەکات ڕوبەڕووی جۆرێک لە گرفت بۆتەوە ئەمە جۆرێک لە خەیاڵ بوو ئاین بۆی ناچێتە سەر. دەوڵەتی ئێران سنووردار دەکەین نازانچی پێشەوەی ترامپ بێ ئێران تا ئەندازەیەکی گەورە بۆی ئەم هێرشانی حەماس لە 7 ئۆکتۆبر و ینی تقریبان خزێنرایەوە ناو ماڵەکەی خۆی. لە لوبنان بێدەسەڵات کرا لە سووریا بێدەسەڵات کرا لە ئێمە بێدەسەڵات کراوە ئێستا وەکو سیرکەرێک سیر دەکات لە عێراقدا ئاینەش تا ئەندازەیەکی گەورە هێزەکانی میلیشاکانی عێراق فشاری زۆریان لەسرە دایانێ سنووردار بکرێن دەستی ئێران کورتکەنە ناوچێران ئەوانە هەموو کاریگەریان هەبوو لەوەی ئێران ڕەنگە دەرفەتێکی تری لە بەردەمدا نەبێ هەم بە خوێندنەوەی بە عملیکردنی قسەکانی ترامپ لە ساڵانی خولی یەکەمی سەرۆکایەتەکەی کوشتنی قاسم سلەیمانی کە ئەم ئەزمونانەی لە بەردەمدایە هەم بەهۆی لاوازبوونی ئێران لە ڕووی سیاسی و لە ڕووی مەحوەریەوە لەوەی ئێران دەوڵەتێک لە 4 پایتەخت ئامادەی هەبێ ئێستا لە تاران ئامادەی هەیە ینی ئەوانە هەموو وای کردووە ئێران هەست بە جۆرێک لە لاوازی بکە. ئەم لاوازیە بەدیلێکی تری لە بەردەستدانی ئێستا اختیارێکی تری لە بەردەستدانی ئێران جگە لە چوونە سەرمێزی مفاوەزات اختیاری دومی لە بەردەستدانی اختیاری دومی شەڕە ئێرانیش بەڕاستی ئێمە هەومان ڕەنگە لەسەر متفق بین ناوێ بە هیچ جۆرێک ناچێت شەڕەوە چکە دەزانن نەتیجەکەی ڕوخاندن و کەوتنی ڕژێمە. لە ماوەی 30 ساڵی ڕابردوو چەند ڕووداوی گەورە لە من جیهان ڕویان داوە مەسەلەن لە هەڵۆشانەوەی مثلا ڕوخانی دیواری بەرلین و هەڵۆشانەوەی هێزی سۆڤێت ئەمریکا بەبوورەتاران جێگە و پێگە و موقعیەتی خۆی پاراست و لە ڕووداوەکانی جەنجی کەنداوی یەکەم و دووهەم موقعیەتی خۆی بە هەمان شێوە پاراست و بەهێزیشی کرد بە تایبەتیەوەی کە دکتۆریش وتی بەتەنها بە پتارانی پایتەختەوە نەوەسا 4 پایتەختی تریشی بەدەستەوە بۆ میشە قاسم سلێمانی و دێمە خاوەنی 5 پایتەختین. حاڵەتی سێمیش کە
تەوقعکرا بوو یان ئێران کاندید بوو بۆی کە بەر ئەو لێشاوی ڕووداوەکانی بەهاری عەرەبی بکەوێت کەچی سەرکەوتوانە لی دەرباز بوو و بەشێکی زۆر لە وڵاتانی منتەقەکە تێکشکان بە تایبەتی ئەوانەی کە هەڵگری ناسیۆنالیزمی وتاری ناسیۆنالیزمی عەرەبی بوون. کەچی لە 7 ئۆکتۆبر تاکە دەوڵەت پێوە بوو وە شکستی خوارەوە پاشەشەی گەورەی پێکرا ئێران بوو لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبرەوە وا تەسەور کراوە نەخشەکێشرا کە ئەسلی ڕووداوەکە بۆ ئەوە بوو کە بارودۆخی ئێستا ئێران بگات ئەم حاڵەتی ئێستا ئەو دانووسانانەی ئەمڕۆ بەرنامە بۆ داڕێژراوی تەلئەبیب و ئەمریکا بوو و حەماس باشترین کاتی دایە دەست ئیسرائیل کە ڕۆڵی تورکیا و ئێران وەکو دووز لە هێزی منتقەی لە ناوچەکە پاشەکشە پێ بکەن ئەو ڕۆڵە بدرێ بە ئیسرائیل و عەرەبستانی سعودی. ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر گەورەترین شکستە لە دوای دەست بەکاربوونی کۆماری ئیسلامی لە 1970ەوە پاشەکشەی لەو نەک هەر پاشەکشەی لەو 4 پایتەختە هەڵۆشانەوەی هیلالی شیعی و ئەو هەموو ئیمکاناتی سەرف کرد بوو و هەموو میلیشیایە دەرخستنی لە هەموو ئەو خەت و پرۆژە ئابوووریانەی کە وعد بوو لە ناوچەکەیە جێبەجێ بکرێ و ئەو هەژمون و هەیمەنە مەسهەبیەش کە هەیبوو لەسەر شیعەکانی جیهان و وەکو دکتۆری ژووتی کوشتنی یەک بە یەک لیدەر و سەرکردەکانی ئەو جەرەیانانە کە ئێران داهمیەکردن چه حیزب الله و چه حەماس و چه لە ناحوسیەکان. بەهەرحاڵ کاگەلی تۆ پێت وایە 7 ئۆکتۆبر هەلومەرجی 7 ئۆکتۆبر ئەم دانووسانانە و مەرجەکانی واشنتۆن و ئیسرائیل و یەکێتی ئەوروپا ئەسەپێنێ بەسەر ئێرانە و ئێران هیچ دەرفەتێکی تری نەما. ئەنوەرجان شکوو گومان نییە 7 ئۆکتۆبر چێ کردی ئەو لایەنانە کردیان کە زۆر نزیکن لە ئێران ئەو لایەنانن کە ئێران بە درێژایی ئەو 30 ساڵی دامی کردوون دروستە دا ئەوە خۆ لە بەرچاوی ئیسرائیلی ئەوە ون نییە ئەوە دەزانێت کە بە تەحریکاتی ئێرانیە ڕەنگا و کراوێ و کراش بۆیە ئەمە ڕق و کینەیەک لە ناو ئیسرائیلەکاندا بە بمانەوە نەمانەوە دروست بووە و لەو دەمیشەوە ئیسرائیل زۆر پێکوتی دەکات لەسەر ئەوەی کە دەبێ هەموو شوێنە گرنگەکانی ئێران لە ناو بچێت هەر دوای نەشەوێ پێدا دەگرێت لەسەرەوەی کە ئەگەر ئەمریکانەیەکە من دەیکەم هەرچەنەوە ڕەنگە زەحمەت بێ بۆی بەڵام حقیقەتێکەیە کە 7 ئۆکتۆبر بەڵێ ئێران عاملێک و هۆکارێکی سەرەکی بوو بۆ 7 ئۆکتۆبر جا چۆنی کردو ڕەنگە ئێمە بەباشی نەزانی کە ئەو خەریتەیە و ئەوە چۆن کێشرا و چۆن ئیجراکرا و ئەوە بەڵام لە ڕووی وێوەکە ئەو هێزانەی کە 7 ئۆکتۆبریان ئەنجامدا شکو گومان لەوەی دانیەکە کە سەر بە ئێران و ئێران دامی کردوون و دواتریش وەقایعی دواتر ئیسپاتی کرد کە ئەوانە دامی ئێرانیان لەگەڵا ئەمە دەگەڕێتەوە بۆی کە ئیسرائیل پێداگرتر بێت و بە غەزەبتر بێت لەسەر بەرامبەر بە ئێرانیا و ئەو هەروەشە ئێستاش ئەو فشارەی کە ئیسرائیل لە ترامپی دەکات تەنانەت وڵاتێکی وەکو بریتانیاش نایکە ئیسرائیل مسرڕە لەسەرەوەی کە دەبێت ئەو شوێنە ئەتۆمیانەی ئێرانێ بۆمباران کرا و ئێرانیش مسرڕ لەسەرەوەی کە ئەو شوێنانەی کە میسیلی لێیە و موشەکی لێیە و پێشکەوتەکانی ئەتۆمی تێدایە نابێ خەتی سوورە دەی باشە لە وەزێکی ئاوادا ئەوەی پێسوورە ئەوەی پێسوورە چ دەخەومێ کاگەنوەر ینی ترامپ زۆر سوورە لەسەرەوەی کە دەڵێ دەبێت لە ناو بچێت هەرچی بۆنی ئەتۆمی ئێرانی لێدە دەبێت لە ناو بچێت ئەمە لەلایەکشەوە ئێران ئیجازە نادا کە بە هیچ شێوەیەک دەستەی ئاژانسی ئەتۆمی بچێتەوە بۆ چاولێکردی چاودێری و بە هیچ شێوەیەک ئیجازە نادا کە موشەکەکان بالیستیکی ئەوە بە هیچ شێوەیەک جێگای گفتوگۆنیە دەڵێ جێگای گفتوگۆنیە و مەمە دەکەوێتە سەر جێگایەکەی تر گیر دەکات چۆن گیر دەکات ئایا ئەمن دڵنیانیم کاگەنوەر ئەمریکا بریاری شەڕی دابێت ئەمن لەوەی دڵنیانیم بەڕاستی پێشم وانە هەروەکو بۆ خۆتان فەرمووتان ئێران وڵاتێکی سادە نییە بەڕاستی ئێران وڵاتێکی بچووکیش نییە هەر لەباری جۆغرافیایەوە
ئێران دەتوانێت سەرێشەی زۆر گەورە بۆ ئەمریکا دروستکە ئەمریکاش توانای ئەوەی نەماوە ئەو جارەکانم هەر دوێنێ مەسەن ڕۆیتەر نووسیوەتی کە ئەمریکا ساغ نییە هەر ڕۆژە سیاستە خودی خامنەیی کە گفتگۆی دەکرد بۆ فەرماندەکانی سپاکستان کوتی ئەمریکا سەری لێ شێواوە ئەمریکا هەر دەمەی پەیامێکمان دەداتێ عێراقچیش کە هاتە دەرێ لە گفتگۆکان کوتی ئەمریکا ئێمە نازانین سیاسەتی چیە ئێمە نازانین هەر ڕۆژە گفتگوێ دەکات و حقیقەتێکی لەو قسانەی عێراقچیدا هەیە ئەویش ئەوەیە کە بەڕاستی ترامپ هەر دەقیقەیەک محاڵ نییە هەر دقیقەیەک دەتوانێت لە ممکن سازکە و قسەی دژ بەیەک دەکا سیاسەتی دژ بەیەک بەڕێوە دەبا بۆیە سەری لە ئێرانەکان زۆر باشە دکتۆر هەندێک بۆچوون هەیە یەکیانەوەیە کە بۆ خۆشم بڕێیم وایە کە ئەوە ئێرانە نایەوێت شەڕ دروست بێ بۆ دەلیلی کە لە شەڕە ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و یەکێتی ئەوروپا بێگومان کارتێکی دۆڕاوە و هیچ سیاسێکی عاقڵ و ژیر و منطقی نایە لەم حاڵەتە شەڕی ویلایەتێکگرتوەکانی ئەمریکا و ئەو هاوپەیمانە بەهێزانی بکات لە کاتێکا کە وەکوتم پاشەشەی گەورەی پێکراوە و بارودۆخی ئابووری وڵاتەکەی ڕۆژ بە ڕۆژ خراپترە و هێزە ئۆپۆزیسیۆنەکانی لەسەر خەتن کە لە هەر ئەگەرێکە پەلاماری بن و لەوانش گرنگترەوەیە هەردووکتان ڕەنگە بزانن باڵی ڕیفۆرمیستی ئێران ئێستا پڕبەدڵ پیان خۆشە کە ئیتر ئەم سیستەمە بە جۆرە لە جۆرەکان کۆتایی پێ بێوان ببنە بەدیل و ئالتەرناتیو محەممەدی خاتەمیە ڕوحانیە زەریفە ئەحمەدی نەژادە بە پزیشکیانیشەوە وەمانە هێز و هەیمەنەیەکی گەورەشیان هەیە لە ناو سوپا ئێستا و لە هەر حاڵدا هەموو ئەو مەترسیانە لە بەردەم تارانە هەیە لەبەرەوە زۆر منطقی نییە کە شەڕکە دوایەوە بە نظری من ئەمریکاش ئەزانێ کە ئێران شەڕی ئەمریکا ناکە و لە هەمان کاتیشا واشنگتۆن و ترەمپ ئەیانەوێ بە سزادانی ئێران بە هاتنە ژێرباری داواکانی بە هەڵۆشانەوەی پرۆژەی ئەتۆمی بە ناوچەکە بڵێن ئێمە ئەوانەی کەیڵین ئەیکەین لەبەرەوە لە منطقای ئێمە سیاسەتدا ڕێژینەوە و ئەگەر بە قسەمان ناکەن وەکو ئێران لەبەرەوە بە نظری من شەڕ نابێ بۆیە لە حاڵەتێکە بۆ چوونێکی ئێرانیەکان پیان وایە ئەگەر ئەوە تەسلیم بوونە لە ئەو ڕێکوتنە ئیمزا بکەن و گومانیشیان هەیە لەوەی دووبارە بوونەوەی پرۆسی لۆکەربیە ئەگەر تەسلیمیش بن چەکە ناوەکەکانیشیان کۆتایی پێبن و یێرانی و پیتێنراویش بگێزنەوە بۆ وڵاتی سێم ئەڵێن هەر ئەمەی کە بەرامبەر معەممەر قەزافی و لیبیا کراوە ساڵی 1970 بە چەند ساڵ دوای ئەو دەست دەکەن بە پرۆسی ڕوخاندن بۆیە خۆشیان لەو حاڵەتە گومانیان هەیە کە ئەمریکا دەست هەڵ ناگرێت لە ڕوخانی ئێران ئەگەر مەسەلەن ڕێکەوتنەکەش بکرێت زعیفیەکەن هەرەوەی کە بەرامبەر لیبیا کردیان خوێنەوەی ئێوە چییە مەسەلەن لە حاڵەتەکە کە شەڕ نابێ ئێران چی بەدەستێنێ منش باوەڕم وایە شەڕ و نادات لە ئێستادا نە ئەمریکا خواستی شەڕی هەیە شەڕی گەرمی هەیە و نە ئێرانیەوە ئێران بە معلومی وازەحانی و خۆت ئاماژەت پێدا و کالیژ ئاماژی پێدا ئێران لە دۆخێکدا نییە بچێتە شەڕەوە بەڕاستی یعنی ئێران بەشی ئەوەندە ئاخوندەکانی ئێران لە سیاستدا کاریان کردو و لە سیاستدا ئەوەندە عقلیان بردەکات کە بچنە ناو شەڕەکەەوە ئەمە کۆتایی سیستەم و کۆتایی دەسەڵاتی فقی ئێرانی و کۆتایی سیستەمی سیاسی لە ئێراندا دەیان هیچ شتێکی بەسەریشەوە نامێنێ ئێران خۆت ئاماژەت بەوەدا کە هەم لە ئاستی نێودەوڵتیدا لە ئاستێکی باشدانە هەم لە ئاستی ئیقلیمیدا لە دۆخێکی باشدانە و هەم لە ئاستی ناوخۆشدا ئێران لە دەرەوەی ئەو ئۆپۆزیسیۆنە سیاسی و چەکدارێکە لە دەروەی سنوورەکان هەیە لە ناوەی ئێران دەکە بەلایمەوە ئەو نقطە گەورە و جەوهریەکەی بەڕاستی لە ناوەی ئێراندا ئێران لە دۆخێکی باشدانە میلەت یعنی لە ڕووی جەماوەریەوە لە ڕووی پێگەی کۆمەڵایەتەوە ئێران لە دۆخێکی ئەجگار خراپدایە یعنی لە هەموو دەرفەتێکی ڕەنگە بچووکیشدا ئێران ڕوبەڕووی ناڕزایەتێکی بەرینی جەماوەری بێتەوە لە شەقامەکاندا لە پایتەختدا لە تاراندا لە شارە کوردیەکاندا ببێتە مای کەوتنی دەسەڵاتی سیاسی ئێران هەموو ئەو دۆخانە دەبینێت بە باوەڕی من هەموو ئەو دۆخانەی لەبەرچاوە وەکو فلیمێک لە پێشتاوی دێو دەڕوات بەڵام بۆیە ینی ئەگەری شەڕ لە ئێستادا اختیاری شەڕ لەلایەن ئێرانەوە یەکێک لە اختیارە هەرە دوورەکانە ئەگەر شەڕی ڕوو بدات لەلایەنی ترەوە ڕوودات پەلامارەکان بەڵام ئەوەی کە هەیە ئایا ئێران ینی ئەم ململانێش کە تا ڕادەیەک ڕاستە دەسەڵاتی ڕەهای دەوڵەت لە ئێراندا بڕیار بەدەست لە ئێراندا لە ڕووی سیاسی ئاسکەری اقتصادی دینی لەلایەن خامنەیە بەڵام دوجار کۆمەڵێ ڕەگەزی تری دەسەڵات هەن ئەگەر لاوازیش بن ئەگەر
تا ئەندازەیەک سیمبۆلیش بن یعنی دەسەڵاتی فعلیش نەبن لە وڵاتەدا چالاکیش نەبن بەڵام هەن ئەم دەسەڵاتانە ڕەنگە جۆرێک لە لانکۆچی لە نێوان ئەو دەسەڵاتانە شەوێت لە ئێرانیش دایمە هەومان دەزانین باڵی توندڕەوە باڵی ریفۆرم خواست هاو بۆچوون نین لەسەر مەسلەی گفتوگۆکردن لەبارەی چەکی ئەتۆمیەوە لەبارەی پیتاندنی ڕێژەی یۆرانیۆمەوە لە ئێران چکە ئەوەی کە لە ئێستادا ئەمریکا دەیەوێت ئەمریکا ئێستا بە تەنیا لە ناو گفتوگۆدایە ئەمەی پێشتر نییە پێنج زائیدێک کە نەماوە ئەمریکا خۆی بۆتە سید وەکو سید العالم مامەڵە دەکات و خۆی بەتەنها لە ناو گفتوگۆکەدای و ڕێڕەوی گفتوگۆکان دیاری دەکات ئایا لە ئێراندا رازین بەو مەرجانەی من پێم وایە ئێران ملدەدا بۆ هێندێک شت ملدەدا تەنازول دەکا دەهێندێک شت ڕاستە لە سەرەتادا دەڵێ مەسلەی بەرگری موشکی بالیستی لە چارچێوەی گفتوگۆدانیە با مطلقی عباس عراقچی ئەمە دەڵێت با مطلقی ئەمە لە چارچێوەی گفتوگۆدانیە مەسلەی یۆرانیۆم و چەکی ئەتۆمی بە مطلقی ناو گفتوگۆدانیە تەبەر خودی گفتوگۆکەش لەسەرەوەیە دەڵێ پیتانەکە لەوانەیە کەم بکەینەوە ئەمە دەڵێ بە شێوەیەکی سنووردار کەمی بکەنەوە بۆم بەستی ئاشتی چکان تاوەکو ئێستا ئەتراف بۆ ناکەن دەڵێن ئێمە پیتاندنی یۆرانیۆم لە ئێراندا بۆم بەستی ئاشتی بۆم بەستی مەدەنیە یعنی ئەمەی کە رووسیا پشتیوانی کردو و دەڵێ بۆم بەستی مەدەنی بۆ بەرحاڵ بەستم لەوەی ئێران خاڵێکی تری گرنگ ئێران لەوەش تەواو دڵنیایە هیچ هێزێک لەم دنیا لەسەر ئێران نایەتەوڵە شەڕ بدات هیچ هێزێک لە رووسیا ئامادەنیە لە رووسیا لە دۆخێکدانیە بتوانێت لە دەروی خۆی شەڕ بکات وەکو چۆن لە سووریا بینیمان ئەزمموی رووسیامان بینی لە سووریا و لە کەوتنی دەوڵەتی بەشار ئەسەددا هیچ دەوڵەتێک بەڵام یەکشت هەیە ئایا ئێران ئێستا لە ناوچەکەدا هەم لەلایەن تورکیاوە هەست بە جۆرێک لە مەترسی دەکرێت لە چەکی ئەتۆمی ئێران هەم لەلایەن ئیسرائیلەوە هەست بە مەترسی دەکرێت ینی مەسلەی پێشکەوتنی چەکی ئەتۆمی لە ئێران لە دوای ساڵی 2019ەوە کە پیتاندنی یۆرانیۆمی بەرز کردوتەوە هەموو دەوڵەتانی وڵاتانی کەندا و تورکیا ئیسرائیل ئەم بەرەو پێشچوونەی پیتاندنی یۆرانیۆم لە ئێرادا بە مەترسی بۆ سەر ئەمنی قومی خۆیان دەزانن بەڵێ وڵاتانی عەربی و وڵاتانی کەندا و وەزائیدەن تورکیا و ئیسرائیلیش بۆیە بە ئەگەرێکی زۆرەوە هەموو ئەو مەترسیانە دەبینێت ئێران و هەموو ئەو ناڕەحەتی و بێزاریانە دەبینێت کە لە ناوچەکەدا هەیە بۆیە بە قەناعەتی من ئێران بە هەموو بەشێکی زۆر لە مەرجەکانی ئەمریکا و ترەمپ ڕازی دەبێت بۆ ئەوەی گۆڕەپانی سیاسی ئێران لە شەڕ دوور بکاتەوە تاو زۆر دروستەکەواتە هەرسێکمان بە جۆرە لە جۆرەکان موافقین لەسەرەوەی کە ئەو شەڕ ڕوونادا لەوەی کاگەنوەر هەموو دەزان ئێرانیش و ئەمریکاش و بریتانیاش ئێران بە شەڕ بە قووەت دەبێت ئێستا خەتەرێکی زۆر گەورەیکە و کاکزەفەوتی داخلی لەسەرە خەڵک دەکوڵێ خەڵک ناڕازێت ئەگەر شەڕ بێت هەموو ئەوانە رات بەرحاڵ هەرسێکمان موافقین لەسەرەوەی کە شەڕ نابێ و بەڵام ئەو دانووسانە یا ئەو سەپاندنی مەرجانە بە زەرەری کۆماری ئیسلامی ئێران تەواوە بێ و وەختێک دەوڵەتێک دەچێشێ وەختی بە بێگومان وەختێک دەوڵەتێک مەسەلەن کە لە زمانی حەمەد ڕەزا شاو خۆتان نزان 100 میلیارد دلاری لە پرۆژەی ئەتۆمی سەرف کرد بێ و بەشێکی زۆری اقتصادی وڵاتی هەلوشی بێ و لە هەمان کاتە بە 100 میلیارد دلاری لە موشکی بالیستی دوورهاوێژ و فڕۆکەی بێفڕۆکان خرج کرد بێ ئێستا ئابێ هەمویان بێنە لەسەر مێزی گفتوگۆ ئیمزای بکە تەسلیم بێ و ئەوانە ڕاگوێزێ ئەمە بەڕاستی پاشەکشەیەکی گەورەشە بۆ کۆماری ئیسلامی ئێران بۆیە قسەکەوەیە کە پرسیارێکی جەوهری ئەوەیە کاک ئەلیکاتی خۆی لە شەڕ عێراق لە وەستانی شەڕ ئێرانە خومینی خۆی وتی من ناچارم پەڵ ئێستا هەندێک لە بۆچوونەکان دەڵێن ئایا خامنەی ئامادەیە وەکو هاوڕێکەی هەمان ئەو جامی ژەهرە نۆشکە و ناچارە یان ئەڵتەرناتیڤێکی پێیەکە وەکو دکتۆری ژووتی منیش وتم جگە لە خەڵک کە ئەتراز و ناڕەتایەتێکی زۆری بەم سیستەمە هەیە و لە هەمان کاتە خودی ئۆپۆزیسیۆنەکەشی کە ڕۆژانێ بەیەکە و حاکمیەتی وڵاتیان کردووە ئەمە بەسم باڵی ڕیفۆرمە لەسەر خەتن کە ببنە بەدیلی و خودی خامنەئی و خودی بەرپرسانی محافزکاریش ئەمە ئازانن احتیمال لە مامەڵەی نێودەوڵەتیش بکرێت لەگەر ئەم باڵە جیاوازە بەڕاستی بێگومان پێم وایە وەکوەوەی کە لە سووریا پێم وایەوەی کە لە سووریا ڕوویدا کرێت لە ئێرانیش دووبارە بێتەوە ینی کودەتایەکی سپی بۆی کە شۆڕ خەڵک تێکنۆقرات و ڕۆشنبیری ئێرانی ئەوەی کە من ئاگام هەیە ئەو باڵی فەرهەنگێ ئەوەیان پێخۆشە کە ڕێژیم لە سەری ڕا چێنج بکرێت لە سەری ڕائاڵ و گۆڕی پێبێت نەک ئەوەی کە ئەمریکا بێ داگیری کا و ئیسرائیل بێ هەموو ڕۆژێ موشک باران و بۆم بارانی بکە ئەوانە بەڵام دەیت لایەکی دیکەوە خەتەرێکی دیکە هەیەکە من ئەوە دوێنێ لە لۆمۆندی فەڕانسیدا نووسراوە کە دەڵێ ئەو کابرای ڕافائێل گرۆسی
ڕئیسی ئاژانسی ئەتۆمی دەڵێ ئێران زۆر نزیکە لە بۆمبی ئەتۆم. بەڵام ئەمن دڵم ئەوەش باش ئەوەش لێرە دانین ئەوە ئێران ئەسان نەتەنیا نزیکە هەر دروستیشی کردووە. ئایا دەتوانێت بەکاری بێنێت؟ ئەم پێم زەحمەتە کاک ئەنوەر کاک زەفەر ئەمن لە مێژ ساڵە بڕوایەکی توندم بەوەی هەیە کە سیاسەتی ڕەشی ئەمریکا و ئێران لە بنەوە لەگەڵ یەکن. ئەو ینی تۆرە چاو لە تەواوی ئەو 45 ساڵە بکەم سەواوی سەردەمی شەڕی عێراق و ئێران مثلەن کتێبێکی مثلەن نووسەری هەواڵگری ئیسرائیلی ئاریان مۆشە سوودەکانی شەڕ ئەوە بخێنەوە کاکە پیا ئەو کات تێدەگاکە ئێران و ئەمریکا غەرب قەت دوژمن نەبوون هەمیشە و دایم پەیمانی استراتیژیان نەبووە هەمیشە و دایم هەدەفایەکی مشترەکیان هەبووە یعنی تۆ لە ئەو کاتێک کە هەموو پێماوا بوو بەتایبەت ئێمەی پێشمەرگەکان کە دەماکوت ئەو ڕۆسپیان دەڕوخێوانە لەو کاتیدا ئیسرائیل بە تەواوی قووەتی خۆی لە زمانی ئەو هەواڵگری خۆیەوە ئەو ئەیجنتەی خۆیەوە دەڵێ ئێمە چەکمان ناردو تێرانە چەکمان بە ئێرانە داوە یارمەتی سەربازیمان کردووە حتا مشاورەی سەربازیمان پێداوم بە دژی عێراق بۆیە ئێستا ژەمەدی بە تۆزە قوڵتری بیر لێ بکەینەوە بەڵام ئێمە زەحمەتە بتوانین بە نەتیجەیە بگەین کە جوابێکی کورت و مختەسە بدەینەوە بە خەڵک چونکە بەڕاستی سیاست پیشبینیکردنی ئەو ڕەوتەی کە ئەو ڕۆکانە هەیە پێویستی بە زانیاریە دکتورجان پێویستی بە زانیاریە پێویستی بە تەحلیل نییە بەشێکی گرنگی زانیاریەکان شاراوان زیان نەکردووە ئەوەی دەڵێ ئەیانی قەدیم ئەتۆ کە دنیا دوو جەم سەری بوو شەرق و غەرب بوو زۆر ڕاحەت بوو بۆ من و تۆ کە مەسەرەن لە زانکۆیە دەرسێکمان دەکویان مەسەرەن ڕۆژنامەیەکمان دەخێندەوە متالعەیەکمان دەکرد حاڵی بین کە ئەمریکا سیاسەتی لە ڤێتنامێ لێ دێ سۆڤێت سیاسەتی لە وڵاتانی شەرق چی لە بەسەر دێت دەهاتین لەسەر مێزێکی وادا دەنیشتین و تەحلیلمان دەکرد تەحلیلەکانی زۆر جاران چاک دەردەچوو ئەمڕۆ ناتوانین ئەمڕۆ چێ لە هەموو کەسێک چامیسکی هەر کەسێکی تۆ باسی دەکەی چێ لە هەموو کە زیاتر لە سیاسەتی ئەمریکای شارەدا بۆ چووکە سیاسەتی ئەمریکای ئەوڕۆ لە سەردەمی ڕۆدا ناممچینە ئەوە تا تۆ ئەوە هەردووینەکانە مەسەرەن ڕۆیتر نووسێتی کە تۆ ئێستا کونێ ترامپ ئێستا کونی ئۆکراینە جێبەجێ دەزانانی لە ئینتخاباتدا ئەو وەکو سیاسەتمەدارەکانی خۆمان مزایدەی بە ئۆکراینەوە دەکرد دەکو دە من هەربێ مەسەرکار ئۆکراینی تەواو دەکەم تەواو دەکەم دێوتە ئەو تا ڕۆیتر دێنە نووسێتی دەڵێ ئۆکراینی ئێستا وە خۆیەتی ئەو خۆی تو کێشەی ئێرانی دەکاتەوە بۆی ئەمن دەڵم دەبێ ئێمە دەستمان بگاتە مەنابعی زانست زانیاری نەک زانست زانیاریمان دەوێت زانیاریمان دەوێت لەسەر مەسەن کابرایەکی وەکو مەسەرەن ئەوەی کە جێگیری ترامپی و تا دوێنێ بیزنیزمەن بۆ ئایا ئەمە لۆبێکی وامان هەیە لە ناو ئێران و کورد و ئەوانەدا کە بتوانێت دەستی بۆوانە ڕابگا و زانیاریان لێوەربگرێت بەرحاڵ ئێمە تەحلیلات دەکەین لەسەرەوەی کە ئیشی ئەمەوەیە کە بەڕاستی ئەوە بکەین تەحلیلی ئەوە بکەین ئایا ڕووداوەکان بەرەو چاڕاستەیەکە ڕواوە ئەوەی گرنگیشە ئێمە هەرسێکمان وە کۆمەلگای ئێمەش لەگەڵ شەڕ نییە و لەگەڵ پشەی و ئاژاوانیە لە خۆرڵاتی ناوەڕاست و ناوچەکە چوەکو ئینسانیت چوەکوی کە ماڵدەرانی وەکو هەرێمی کوردستان و ناوچەکانی کوردستانیش مەسەلەن زەرمەندە بن لەو ڕووداوانە کاک دکتۆر خۆتان نەزانن وە زۆر لە چاودێرانیش پیان وا بوو دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و مانگی دیسەمبەری ڕوخانی بەشار ئەسەد ئەو هەژمون و هەیمەنەی کە بەدەست ئەنکەرە و تارانەوە بوو لە خۆرەڵاتی ناوەڕاستەوە دوو بلۆکی بەهێز پاشەکشیان پێکراوە ئەم ڕۆڵە درراوە بە عەرەبستانی سعودی و ئیسرائیل وازەحیشە لە چەند ڕۆژە ڕابردوو وەزیری بەرگری عەرەبستانی سعودی چۆ تاران و دوێنێ هەم وەزیری استراتیژی دەوڵەتی ئیسرائیل و هەم سەرۆکی موساد چوونە ڕۆما بۆ بینینی وەفدەکەی ئەمریکا ئاخۆ هەلومەرجەکە چۆنە ڕوابڕێەوە و خامنەی نامەیە گەنێرێ بۆ پۆتین کە دیارە هەست بە مەترسی و نیگەرانیەکە و هەموو منتقەکە چاوی لەوەیە کە ئەو دانووسانانە کۆتایی پێ بێوەگو بێگومان هەموو ئەو وڵاتانش کە باسم کردن جگە لە رووسیا پێیان خۆشەکە
دانوسانەکان بە قازانجی ئەمریکا و بە زەرری ئێران کۆتایی بێ ئەو لایحەیە کە ترامپ خسوێتێ بەردەم بۆ دانوسانەکان بەو شکڵە بەڕێوە بڕوە یعنی ئێران پاشەکشەی پێ بکرێ و تەواو بگەڕێتەوە شوێنی خۆی بەشێکی زۆر لە وڵاتانی عەربی تەنانەت تورکیا و بە تایبەتی تەلئەبیب خۆشحاڵن بەمە بۆیە بە نظری تۆ پرسیاری گرنگ دکتۆر ئەوەیە کە ئێمە جگە لە هەرێمی کوردستان هاوسنوورێکی زۆرین لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران وەکەم زۆر بەرکەوتەمان هەیە لەگەڵ سیاسەتە پۆزتیف و نێگەتیفەکانی بەڵام لە هەمان کاتا پارچەیەکی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستانی کەوتۆ دەژێت دەستی کۆماری ئیسلامی ئێرانەوە ینی پرسیارەکەم ئەوەیە ئەگەر سڵحی ئاشتی وەک خۆیانەڵن پرۆسەی ئاشتی بەدی بێ و بگەنە دانووسان و مثلا ڕەوشێکی تازە لە منتەقەکە بێتە پێشەوە چی کاریگەریێکی پۆزتیفی بۆ سەر ڕەوشی کورد بەگشتی لە منتەقەیەوە بە تایبەتی بۆ خەڵکی ڕۆژهەڵات ئەنی پێ دوایە هیچ کاریگەری لەسەر استراتیژ و بیرکردنەوەی کۆماری ئیسلامی ئێران هەبێ بۆی کە ئەوی کە لە تورکیا پرۆسی ئاشتی بەڕێوەچێ لە ڕۆژهەڵات شتێکی ئاوە یا مەسەلەن ئەو هەموو فشاری حیجاب و نەبوونی ئازادی و سانسۆرەوانە کەمتر و کەمتر بێتەوە ینی ئەو پرۆسی ئەتوانێت ئەمانە بەدەست بێنێ وەڵامە تەسەوە دەکەم تەوەرێکی زۆر گرنگ و جوانە ینی بۆ قسەکردن باوەڕم وایە دەوڵەت لە ئێران لەبەرەوەی دەوڵەتێکی نادیموکراتە دەوڵەتێکە ینی دەوڵەتێکە هیچ مؤسساتی دەوڵەتی دیموکراتیزە نەکراوە و دەوڵەتێکە باوەڕی بە ئازادی و فرەڕەنجی و فرەنەتەوەی و بێکەوە ژیانی ئازادانە نییە بە اختیاری ئازادانەی هەڵبژاردننی شێوازی ژیانتەنان لە جلوبەرگە و تاوەکو ڕێکخراوبوون و کاری سیاسی و کاری ڕێکخراوەیی ینی ئەمانە هەموو پێمان دەڵێت کە بە حکمی ئەوەش کە لە دانوستانی نێوان ئەمریکا و چ لە 2015 ڕێکەوتنی 2015 و چ لە دانوستانانی کە لە ئێستادا دەستی پێکردو لە نێوان ئەمریکا و ئێران لە هەردوو ئەم دوو دانیشتنەشدا لە هیچ یەکێک لە ئەجنداکانی ئەمریکیدا وجود مەسلەی ئازادی و مەسلەی ڕێزگرتن لە مافی ئینسان و مەسلەی ڕێزگرتن لە مافی نەتەوە جیاوازەکان و ئاینە جیاوازەکان و مەزهبە جیاوازەکان و وە گۆڕانکاری لە سیستەمی بەحس و بابەتی دانوسانەکان بابەتی ئەسڵەن مەوزوع نییە ینی ئەوەی بۆ ئەمریکا گرینگە لە ڕاستی کاگەنوەر مەسلەی مافی مرۆڤ نیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەسلەی دیموکراتیزەکردنی کۆمەلگە و ژیانی سیاسی و ئازادی ئینسانیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەسلەی تحقیقکردنی مەساڵح و ئەو خواستانەیە کە ئەو لە سەوەڕقەیەک نووسێت و دێخاتە بەردەمی تاران ئاخوندەکانی تاران چەند تەنازولیان پێکات بۆ ئەو ئیدی دوای ئەوە گرنگ نییە ئێران چەند بەردەبێتە ژیانی ئینسانەکان و چەند ئازادی قەدەغە دەکات و چەند ئینسانەکان بە ناحەق و بە ناڕەوا لەسەر گوتنی قسەیەک لەسەر گوتنی ڕستەیەک بە زمانی کوردی دەخاتە زیندان ئەو بە بەرچاوی خەڵکەوە کە کەشتێکی ئێجگار نامۆیە پەلاماری ئازادی و ڕێزگرتن لە مافی ئینساندا و هەڵیان دەواسێ بە قەناعەتی من گۆڕانکاریی ئەو تۆڕوونادا ناوەوەی ئێراندا ئەو دانوستانە بە هەر نەتیجەیە بکە کە ئەگەر بێت و دانوستانەکان بکاتە نەتیجەیەکی ئیجابی ئیمزا بکرد ناوەی ئێراندا گۆڕانکاریەک بە قازانجی ئازادی و ڕێزگرتن لە مافی ئینسان ڕوونادات بۆ دەرەوەش ئێران هەمان سیاسەتی خۆی بەردەوام دەبێت ینی بەستم لەگەڵ کورد لەگەڵ ناوچاو سنوورەکانی لە ڕووی ئەمنی قەومیەوە پێی وایە پەلاماردانی ئەو دەبێت پارێزراو بێ هەرێم هەر وەکو جاران پابەند دەکات بە پاراستن عراق هەر وەکو جاران پابەند دەکات ڕێکەوتنی هەیە لەگەڵ عراق لەگەڵ هەرێمی کوردستان کە دەبێت سنوورەکان پارێزن فشارەکانی سەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە کورد و غیری کوردەوە بەردەوام دەبێت لایەن ئێرانەوە پێم وایە دایان بنە کەمپەکانەوە ئەو کەمپانی کە ئێستا حازرکارن و ناوچەی سووداش و ئەو منتیقانە یان پێم وایە ئەم سیاست و ئەم فشاران لایەن ئێرانەوە دەسەڵاتی ئەوەی دەبێت ئێران هێندە بێت دەسەڵات ناکرێت کە بتوانێت ئەمە جێبەجێ بکات هەر لە سەر عراق و هەم لەسەر هەرێمی کوردستانیش خاڵێکی تر من ویستم ئاماژەی پێ بدەم ئەوە بوو ئایا ئێران ئەمەی کە ئەمریکا و ڕۆژئاوا و علیش ئاماژەی پێدام ئاژانسی وزەی ئەتۆمی جیهانی گرۆستی بەڵێ ئەمە ئایا کە دەڵێ ڕێژەی پیتادنی یۆرانیۆم لە ئێران گەیشتۆتە ئاستێکی مەترسی کە نزیک بۆتەوە لە دروستکردنی چەکی ئەتۆمی ئاجا من بەڕاستی هەندێک جار ئەوەم بیردێنێتەوە کە ئەمریکا و ڕۆژئاوا ئەمەیان لەسەر عراق گوت زۆر جار عراق چەکی ئەتۆمی بە پاسایی بوونی چەکی ئەتۆمی پەلاماری عراقیاندا دوای کەوتنی عراق لە ساڵی 2003 بینیمان عراق بەڕاستیەوەی کە نیەتی چەکی ئەتۆمان ئایا ئەمە بیان و پاساوێکە ئەمریکا ڕۆژاوا دروستی دەکەن بۆ ئەوەی پەلاماری ئێران بدەن لە ئێستاوە شەرعەتێک بە ڕەوایەتێک بە پەلاماری سەربازی بدەن یاخود بە حەقیقی ئەم پیتاندنە گەیشتۆتە نقطەیە کە کاکزەفە دەبێت زۆر چاگی شاری پێ بکە متەوەجێبی ئیش ئەوەیە کە سەردەمی عێراق کە پەلاماری عێراقیاندا و سەردەمی بوش کە ئیسم و سر بوو لەسەوەی کە
عێراق چەکی ئەتۆمی هەیە کە نەشی بوو وەنیە ئەمڕۆ کانە زۆری جیاوازە هەم لەباری تەکنۆلۆژیای پێشکەوتوی ئێرانەوە هەم بە ئەو یارمەتی کە سۆڤێت و وڵاتانی وەکو چین و ئەوانە داویانە ئەمن گومانم نییە لەوەی کە ئێران تا ڕادەیەکی زۆر لەباری چەکی ئەتۆمی و ئەو تەسلیحاتەوە چۆتە پێشێ لە خۆڕان بێگومان چۆتە پێشمان لەوە نیوەڵا بەڵام ئایا بەکاری دێنێ بەکاری نانێ ئەمن ئەوەم پێ زەحمەتە ئەمن پێم بام پرسیاری ئەوە بکەم زانین کاگە لێ ڕاستیە دەستەبەرکردنی چەکی ئەتۆمی گرنگیەکەی بە نەزەری من لە بەکارهێنانی نییە ئەوەی کە هەژمونێکی گەورەدا بە دۆڵەتە مەسەلەن کاتی خۆی کە هندستان بوو بە خاوەنی چەکی ئەتۆمی علی بۆتۆی سەرۆکی پاکستان لە وتارێکە وتی ئەگەر لەمە دو خەڵکی پاکستان گیا و گەڵای دارەکان خۆ نەوێ ببین بە خاوەنی چەکی ئەتۆمی ئەمە گرنگ بوو وە بوش و بەڵێ باس خۆشتان نەزان لە چەند مەرحەلەیە لەسەر کشمی پاکستان و هندستان کێشە میلانی توندیان بۆ بەڵام هیچ کەس نەگەشتۆتە ئەوە بەڵام بەرحاڵ گرفتەکە لەوە نییە کە بەڕاستی ئەگەر هەیبێ بەکارێنێ گرفتەکە لەوەیە کە دەستی پێی ڕانەگا و ئەمە ئێستا سیاسەتێکی نێودوڵەتیە کە هیچ هێزێکی تر دەستی بە چەکی ناوەشی نەگاوە کە ئێوە ژوتان ئاژانسی نێودوڵەتی وزەیە تۆمەڵێ لە 160 یۆرانیۆمی پیتێنراوی چڕی بەرەم هێناوە و ئەگەر بگاتە 180 تا 90 دەتوانێت 6 کڵاوی ئەتۆمی بەرەم بێنێ بە نەزەری من لەم بارەیەوە پێم وایە ڕێی خۆمە پێم وایە ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیل معلوماتی دقیقیان لەسەر پرۆژە ئەتۆمی ئێران هەیە بەو دلیلی کاتی خۆی ئیسرائیل بەشێکی زۆر لە بەڵگە و دۆکۆمنتەها کراوەکانی گواستەوە بۆ ئازەربایجان و چەند لە زانە ئەتۆمیەکانی کوژران و چەند کەسیان لەناوەوە کڕیوە و دوایش دەتوانم بڵێم رووسیا وەکو دیزاینەری سەرەکی بەرەمهێنانی چەکی ئەتۆمی لێران ڕەنگە معلوماتانە لە باڵوەڕکە بە مەساڵح و بەکارت کە ڕەنگە ئەمەش بکە لەگەڵ ئێستا کاگەلی پرسیارەکەم بۆ ئۆتۆەوە بوتم کاتێک کە شۆڕشی ژنجیان ئازادی ڕوویدا تۆ لە کۆڕێکاوتت من جانتاکەم هەڵە گرم و ئەڕۆمەوە بەداخەوە کەوانە بوو ئێستا بۆ خۆت من ئارەزوم کردو ئارەزوو بۆ گەنج عیب نییە کاکە بەڵێ 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 دیارە تێڕواینەکەی من ئێستا پێدوانی ئەگەر پرۆسی ئاشتی جێبەجێ بێ و ئێران لە حاڵەتێکا پاشەکشی زۆری پێکراوە و خراوەتەوە شوێنی خۆی بە جۆرە لە جۆرەکان ئەم شو ئەگەر دیقەت بن لەلایەن واشنگتۆنەوە جەهەنەم بۆ حوسیەکانی یەمەن خوڵقا بوو ینی مەسە ئەمە نموزەجێکە لە کاتێکا ئەمڕۆ گفتوگۆیە ئەم نیۆڕۆیە لە ڕۆما ئەم شۆ مەسەلەن هێرشێکی گەورەی کردۆتە سەرێکە لە دۆستە نزیکەکانی ئێران و بەندەرەکانی تێکشکاندووە قسەکەم وە کاگەلی دەوڵەتی عاقڵ ئەمەی کە ئێمە خوێنینەوە بە سادەی دەوڵەتی عاقڵ لەمە تێناگا شەڕ چه مصیبەتێکی گەورەی بەدواوەیە و نموزەجەکانیمان بینیوە مەسەلەن لە ئەفغانستان لە عێراق لە میسر لە لیبیا لە تونس و لە یەمەن بۆچی ئێرانە بێ دەست لەم هەژمون و هەیمنەیە هەڵ نەگرێکە بۆچیە بێ مەسەلەن لالەوە نکاتەوە کورد و بلوچ و تورکمەن و ئازەر بەیەکەوە لە دەوڵەتێکا بژین کەتەوەی کە تۆ تەنها مافی شارۆمان بوون مافی هەوڵاتی بوونیان پێ بدرێ ئەمە پێم وابێ تکایە من بنەوە بۆ ئەوەی کە بڵێن وڵا عەلی بڕوای بە تۆری ئەگەرایە بەڵام حقیقەتێک هەیە لە سیاسەتی ئەوڕۆ بە تایبەت سیاسەتی ترامپ و سیاسەتی ئەوڕۆ دنیادا بەبێت تەوتەئە ناتوانین شەلی ناتوانین بڕۆینە پێشێ بۆیە هیچ دوور مەڕوانە گفتوگویەکی زۆر خۆمانەتر گفتوگویەکی زۆر بێسانسۆرتر لە نێوانی ئێران و ئەمریکا کاکە دوێنێ کەشف بوو کە لە ڕۆم ئەو برادەرە ئەوەی ناوی سێکوڕە ویتکاف لەگەڵ وەفتی عێراقچیوانە دانیشتۆ پێش ئەوڕۆ یعنی هەردووینە یەکتریان دیوە لە بۆیە ئەمن بڕوان بەوەیە کە بێجگە لەو گفتوگویانێک کە ئێمەمانان دەیبینین و خەڵک دەیبینێت گفتوگۆی دیکە هەیە دنیاانەدا هەمیشە و دامیشە بۆ بەڵام ئەوەی کە ئەو ڕۆکانە بۆ ئەوە نایکەن حقیقەت ئەوەیە کە ئێران کێشەی ناوخۆی هەیە کاگەنۆر ئەوڕۆ ئەمریکا بە ئاستەم و دوو وڵایەت گڵۆپەکە سەوزکە خەڵکی ئێران ئامادەی هەستانە بۆ نایکەن
خەڵکی ئێرانی عاقڵن بەڕاستی تا ڕادەیەکی زۆر ئەولادەکەن ئەفغانستان دەبینن ئەولا دەبینن عێراق دەبینن دەڵێ ئێمە بچین تووشی شتێکی خراپتر دەبین بە حقیقەت این تەجروبەی عێراق و ئەفغانستان بەڕاستی سووریا تەجروبەیەکی یەکجار خراپەکە هەمیشە و دایم کۆمەڵانی خەڵکی ئێرانی لە پێش چاویانە بۆیە ئەگە ئەمریکا ڕاست بکە باوەڕم پێ بکە مانگێک دوو مانگ ناخایەنێت کۆمەڵانی خەڵکی ئێرانی حکوومەتەکە دەڕوخێنن کاتەکەمان تەواو بوو ئەگە دکتۆر یەک جملەمان پێ بڵێ ینی مەسەلەن دوایین سەرنجی خۆت ڕاستیەکەم پێم وایە شەڕ ڕوو نادات پێم وایە ئێران تەنازول دەکات لە بەشێکی زۆر لەو خواستانی کە ئێستا پێداگرێت لەسەری تەنازول دەکات بە قازانجی دەوڵەت کاگالی شار پێی وایە شەڕ ڕوو نادا نابێت منیش بۆ خۆشم پێمە باشە با کۆتایی بەرنامەکە بۆ بێنین کاگەڵمە دەڵێ بەرنامەکەتان کاتەکەتان تاوا بوو پێم وایە دەوڵەتی عاقڵ و لیدەری عاقڵ سەرۆکی عاقڵ ناچێتە شەڕێکەوە کە نەتیجەکەی بزانێ و ناچێتە شەڕێکەوە کە وڵاتەکەی بەرەو داڕمانی زیاتر بە و تەجربەشی هەیە لە منتەقەکەیە ئەوە بەشار ئەسەد خۆ زۆر نییە دوای ئەو هەموو قەتڵ و ئام و جینۆساید و ئەوەی کە کردی لە منتەقەکە ناچار بوو شەیەک پەلامار بێتە بەر رووسیا و سەدام حوسێنی تەنیشتیانە و وەکوتم و وڵاتانی بەهاری عەرەبیە و بەرحاڵ ئێمەش خوازیارین کە شەڕ ڕوو نەدا پرسێکی سڵحێکی ئاشتی بێتەکایەوە و هەموو ئەو هەژمون و هەیمەنی کە ئەو وڵاتانە هەیەیان بووە کۆتایی پێبێ یەک فاکتەر دەبێت لێر لە پێچاو لەسەر قسانەی تۆ هەمووی ئەو نمونایە کە توێناتەوە لایەک عەرەبە لایەک غەرب و ئیسرائیلە ئەمە جیاوازە ئێرانە لەگەڵ ئیسرائیل و من پێم وابێ ئیسرائیل ئەو خصومەت و ئەو دوژمنایەتی کە لەگەڵ عەرەبەتی لەگەڵ ئێرانیتی باشە عەلی کەریمی سیاسەتمەدار و دکتۆر جعفەر عەلی مامۆستای زانکۆ منیش ئەنوەر حسێن بازگرم هیوادارم سەرنج و بۆچوونەکانی ئێمە لە داهاتوویەکی نزیکە بەدی بێ و ناوچەکە و خۆڵاتی ناوەڕاست دوور بێ لە شەڕ و خەڵکی ئێرانیش لە سایی ئاشتی و ئارامیە بژین زۆر سپاسدان دەکەم کە کاتتان بەخشی بە گوێگرتن لە بەرنامەکەی ئێمە و دانووسانەکانی ئەمڕۆژ لە ڕۆما دیارە چەند ڕۆژی یەک ڕۆژی داهاتوودا نەتیجەکانی باشتر دەرەکەوێت و پێشم وایە ئەوەی کە ئێوە شوتان دانووسانەکان ئەم دانووسانانە ئیدامەیە بێ ڕەنگە 6 مانگیش بخایەنێ زۆر سپاسدان دەکەم کاتێش خۆش خۆشحاڵ